لە مێژووی تەواوی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سەرۆک وەزیرانێکی هەرێم هێندەی مەسرور بارزانی لەلایەن هێز و لایەنەکان دژایەتی نەکراوە و با ئامانج نەگیراوە چونکە دەڵێت من خزمەتکاری خەڵکی کوردستانم. ئێمە هەمیشە خۆمان بە خزمەتکاری خەڵکی کوردستان زانیوە. لە سەردەمی کابینەی نۆیەمدا جیهان ڕوبەڕووی گەورەترین قەیرانەکان لە نمونەی کۆڕۆنا بوویەوە دواتر ڕاگررتنی هەناردەی نەوت و چەندین بابەتی تر کەچی ئەو لایەنانەی لە حکوومەتەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بەشدار بوون لە خۆشی و سەرکەوتنەکاندا دەیانگوت هاوبەشین و لە کاتی کێشە و ناڕەحەتیەکاندا دەچوونەوە ماڵی خۆیان وەکو ئەوەی هەوڵاتێکی ئاسایی بن. کێشەی گەورەی ئێمە ئەو قەیرانەدارەییە بووە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو تووشی ئێمە بوو. لەلایەکەوە هەناردەکردنی نەوتی هەرێم وەستا، لەلایەکەوە بودجەی هەرێم بردرا، لەلایەکی ترەوە بەهۆی کۆڕۆنا و ئەم قەیرانەدارەییە لە ناوچەکە بوو. یەکێتی کە هاوبەشێکی سەرەکی پێکهێنانی کابینەی نۆیەم بوو قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیران بوو چەندین جار بەڕوو دژایەتی خۆی دەربڕیوە لە ڕێگەی میدیاکانی حەزبەکەی هێرشیان کردوتە سەر کابینەی نۆیەم و مەسرور بارزانی لەگەڵ نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردنەکانیش دەستیان بە بانگەشە کردو و چەندین جار گوتویانە حکوومەت وەردەگرینەوە و ئەم حکوومەتە خراپ بووە وەکۆوەی خۆیان ئۆپۆزیسیۆن بن و بەشداریان لە پێکهێنانی کابینەی نۆیەمدا نەکردبێت ئەوەشیان بە خەیاڵدا نەهات بێت کە هەر خۆیان لە سلێمانی و هەڵەبجە حکم دەکەن و داهاتەکانی ئەو ناوچەیە هەر لە ژێر دەسەڵاتی خۆیانە. و ئەم وەزعە دروستکرا لەبەر ئەم ململانە سیاسیە ناشەریفەی کە هەندێک کەس دەستیان پێکرد. ئەوەی جێگای سەرنجە لە سەردەمی کابینەی نۆیەمدا هەڵوێست و کاری حەزبە ئۆپۆزیسیۆنەکانیش گۆڕاوە لە نمونە یەکگرتووی ئیسلامی کە هەمیشە بە پارتێکی نەرم و ئۆپۆزیسیۆنێکی جیاواز دەناسرا ئێستا دەستی بە گوتاری پۆپۆلیستی کردووە سەر و بنزاریان باسی حکوومەت و بابەتی موچەیە کێشەکانی بەغداش هەر لەسەر هەرێمە ژمار دەکەن. هەموو کەس بەرژەوەندی هەیە؟ من بەرژەوەندی خەڵکم خستوتە سەر بەرژەوەندی لایەنە سیاسیەکان وە شانازیش پێوە دەکەم بەردەوامیش دەبم ئەوەی بۆ من جێی شانازیە خزمەتکردنی ئێوەیە لایەنی سیاسی لێم ڕازی بی لەسەر ئەوە زۆر سوپاسیان دەکەم لێشم ناڕازی بی کەیفی خۆیان. دژایەتیکردنی ئەو لایەنانە بەهۆی ئەوەیە کە مەسرور بارزانی هەر لە سەرەتای دروستبوونی کابینەی نۆیەمدا بەڕوونی بە تەواوی لایەنەکانی بەشدار لە حکوومەت گوتی من ڕێگا نادەم قازانجی حەزب و بەرپرسەکان لەسەر ئەستۆی خەڵکی هەرێمی کوردستان بێت. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. ئەگەرنا هەر خودی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە سەرەتای دروستکردنی حکوومەت دەیگوت دەستخۆشی لە پارتی دەکەم کە کاک مەسرووریان دیاری کرد و خۆم پیرۆزباییم لێ کرد. پارتی دیموکراتی کوردستان کاک مەسرووری هەڵبژاردووە من دەستخۆشییان لێ یەکەم و پیرۆزباییشم لە جەنابی کرد پێشم وایە زۆر سەرکەوتووە بێ و ئەشتوانین زۆر بە ئاسانی ئیش لەگەڵ کاک مەسروور بکەین. کاک مەسروور وازحە یعنی نا یعنی نا. دەچی ئێستا پارتەکەی کە هاوبەشێکی سەرەکی حکوومەتە لە ڕێگەی میدیاکانیەوە بەردەوام هێرش دەکاتە سەر کابینەی نۆیەم و خودی مەسرور بارزانی لەو کاتەوەی مەسرور بارزانی بۆتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کاری جیاوازی کردووە کە لە کابینەکانی پێشوودا نەتوانراوە بکرێت لەوانە نەهێشتنی لێبڕینی موچە بە ئەلکترۆنیکردنی وەزارەت و دامەزراوەکان و بە دیجیتاڵکردنی بانکەکان و دانانی هەژماری من دوایین کاریش کە ئەنجامیدا بە گرێبەستکردنی 38,000 مامۆستای وانەبێژ بوو. سەرڕایەوەی حکوومەتی فدراڵی بە توندی دژی ئەم هەنگاوە بوو و ئامادە نەبوو 1 دینار بۆ ئەو مامۆستایانە بنێرێت کەچی مەسرور بارزانی لەسەر داهاتی ناوخۆیی باژۆی لەسەر بە گرێبەستکردنی ئەم مامۆستایانە کرد. بۆیە بە کورتی و بە کوردی ئەو حەزب و لایەنانە کێشیان لەگەڵ مەسرور بارزانی ئەوەیە کە سەرۆک وەزیران هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا ئامادە نەبووە بچێتە ژێرباری داواکاری هیچ لایەنێک و چەندین جار پێی گوتون ئەو سەردەمە گوزەشت کە پارەی میلەت بخرێتە خزمەت ئێوە و هەرگیز ڕێگە نادام لایەنێک لە حکوومەت بەشدار بێت و لەسەر ئەستۆی میلەت بازرگانی بکات و دواتر دەهۆڵ دژی هەمان حکوومەت بکوتێت. وا پشتیوانمان بێ ئێوە پشتیوانمان بن لە ئەنجامیشدا ئینشەڵڵا سەرکەوتن هەر بۆ حەقە و بۆ ئێمەیە. زۆر سپاس دەکەم.